دژی ئەو هەڕەشانین کە پارتی ئەیکاتە سەر نەک پەکەکە سەر هەموو حیزبەکانی کەش. بەڵام پەکەکە بە ورەیەکی بەرز و پۆڵاینەوە بەرەنگاری ئەو هێرشانە ئەبێتەوە کە ئەمانەیکەن. بەڵام پەکەکە ئەوەی کە ئێمە ئاگادار بین ئاشتی ئەوێت. بەڵام ئاشتیش تاگلایەنە ناکرێت، ئەبێ هەردوو لا یەکێک هەبێ ناوبژوان بێ بۆ ئەم حەدیسانە. بەڵام خوێنی ئەو گریلایەنە لە ئەستۆی پارتی دیموکراتە. پارتی ئەگەر بیەوێت هین بکات، بەڵام ناتوانێت لێژێر ئەمری ئەتاتورکەکانە دەرچێت، چونکە ئەوان سەبەبی هەڵگیرسانی ئەم شەڕەن کە بکرێت. بەڵام ئینشاءالله بە کوێرایی چاوی دوشمن ئەم شەڕە ناکرێ و وە گریلای سەرکەوتوو ئەبێت و ئێمە ئاوەتەخوازین کە کورد لە هەر شوێنێک بێت، لە هەر پارچەیەکا بێ سەرکەوتوو ئازاد بێت. بەڵام دوشمنەکانی ئێمە چ ئێران بێ چ تورکیا بێ قەت نایەنەوێ ئەو ئاشتیە هەبێ لە کوردستانە. لەبەر ئەوە ئەمانەی ئێمە کە لێرەن یەکێ پیاوی ئێرانە و یەکێ پیاوی تورکایە. بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەوە بزانین وا ئەزانم کە من ئەمڕۆ چۆن ئەزانم ئەمڕۆ یەکشەممەیە ئاواژ ئەزانین ئەم ئەزمونەمان لێ تێگەن. ئەم ئەزمونە کە بە خوێنی چەندەها شەهید هەموو حیزبەکان هاتوۆتە دی لێمان تێک بەدەن و سەرمان لێ بشێوێنەوە. بەڵام ئینشاءالله خوای گەورە پشتیوان بێت سەر لەمان ئەشێوێت و ئێمەش ئازادەبین و کوردستانیش بە ئازادیەکی سەربەخۆیی خۆیەوە بینم. زۆر سوپاس.